ام میوانه که مجیه ام دزدتر سرور آستی آرام کوکوی بسپور آبوری لستودیو سلمانی ج استودیو سلمانی الگلمنا دنباش برز اگر اش في دست بکم دلار همبری وی که کو ادی هجمونا خوش دست بدتنو اف بیشین سرکشی بری نکات ناف بازاران داد دست دلار دابون هدی برف نمانه و یان هندک حساهی نابینن او توقعی که هەیە کە دۆلار بەرامبەر دراوەکانی دراونیە دەوڵەتەکانی کە هەژمونی خۆی لەدەست دابێت تا ڕادەیەک تەوقعێکی ئەوەی کە پێشبینی ئەکرێت تەوقعێکی نادروستە چونکە وەکو بەڕێستان لە دایتەکاندا ئاماژەتان پێدا هێشتا لە 159 یەدەکی جیان بە شێوەی دۆلارە ئەوەی کە ئێستا هەیە هەندێک دەوڵەت بە تایبەتی ئەو دەوڵەتانی کە ئەبلوقەی عبوریان لەسەرە دەستیان بە یەدەکی دۆلار ناگات لەبەرەوە ناچارە دەبن پەنا ببەنە بەر دراوەکانی کە بە تایبەتی یەنی چینی و ئەو ڕێککەوتنیش و هەندێک و دەوڵەتی کێش کە احتیاتی و یەدەکی دۆلاریان کەمە بە تایبەتی دەوڵەتێکی وەکو بەرازیل کە لە ساڵی 2010ەوە ئەوەی ڕاگەیان کە یەدەکی دۆلاری ڕوو لە کەمبوونەکان لەبەرەوە ناچار دەبێت پەنابەرێتە بەر هەندێک دراوی بیانیکە بە تایبەتیەن بۆ مامەڵە بازرگانیەکانی لەبەر هێندەشە لە نێوان چین و بەرازیلدا ئێستا عقدێک کراوە کە بە پێی ئەم عقدا دەبێت مامەڵە بازرگانیەکانیان لە نێوان ئەم دەوڵاتەدا بە یەنی چینی بێت بەڵام دۆلار وەکو پێگە بەهێزەکەی خۆی هێشتا پێگەیەکی بەهێزی هەیە لە ناوەندە داراییەکانی بەهێزیشەوەیە کە زۆربەی وڵاتان چینی نەکتنێت گەل بەرازیلێ تقال سعودي جي افريقيا فتناكو بري چند بري ماويكي واجو كريا بري 4 5 روزا شي جي بينغ سروكي چینی دوباره تلفن محمد بن سلمان کریا گوته ام تکز دکم کو ام وی رکفتنی و کو خوجه بجیبکین الگر روسیا به همان شد برینو که ازبکستان کو کنفرانس کات بول دار خستن سال در بازبوی دا چندین ولات تدا بجدار بون 8 ولات بون چین و روسیا و ایران تدا بجدار بون کو بحثا وکیت کردن ایدی معامله دراوت ناف خوی بینه کردن به دراوی ناف خوی اوه همی اوه کوت هتا رودان الدور مودا کاریگری سر دلاری درست نکردن دور مودا کاریگری دەبێت لەسەر دۆلار بە دڵنیاییەوە بەڵام ئەوە دی کە ئێستا بەڕێزت ئاماژەت پێدا بە پێی ئەو ڕێکەوتنانێک کە لە نێوان سعودیە رووسیا ئێران ئۆزبەکستان لەگەڵ دەوڵەتی چیندا هەیە ئەمە زیاتر پەیوەندی بەوە هەیە کە نایانەوێت بکەونە ژێر کاریگەری سیستەمی بانقی جیهانی بە تایبەتی کاریگەری ئەو ئەبلوقە عبوریانی کە لە ڕێگەی سیستەمی بانقی جیهانی و لە ئەمریکا لە ڕێگەی سیستەمی بانقی جیهانیەوە سەپاندوێتی بەسەر هەندێک دەوڵەتی لاساری وەکو ئێران و رووسیادا ئەمانە ئەگەر تەنانەت سعودیەش دەیەوێت جۆرێک لە جۆرەکان سربەخۆییەکی ئابووری هەبێت کە بتوانێت لەژێر هەژمونی دۆلار دەرچێت بەڵام ئەم دەرچوونە تا ڕادێک دەرچوونێکی گەمارەدراوە یعنی ئەوە نییە کە بتوانێت بە تەواوەتی لەژێرەوە هەژمونی دۆلارەدا دەرچێت خۆی بەلاتەوە سەیرک نەبێت بەهێزبوونی دۆلار تەنانەت لە قازانجی ئەمریکاشدا نیە و هەروەها لاوازبوونی دۆلار لە قازانجی چینیشدا نیە بەهێزبوونی دۆلار لە قازانجی ئەمریکا یانیە چونکە ئەو پۆلیسی کە لە دوای ساڵانی 1970ەوە ئەمریکا پێڕەوی کرد لە بەهێزبوونی دۆلارە وەکو وحدەیەکی دراوی نێودەوڵەتی بوو بەهۆی ئەوەی کە زۆربەی پیشسازیەکان بە تایبەتی مانیفاکتۆرینی ئەمریکا بڕاتە دەرەوەی ئەمریکا ئەمەش زۆربەی ویلایەتانی ئەمریکا کە پشتیان بە پیشسازی ئۆتۆمبیل و پیشسازی ئاسن دەبەست بوو بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر بێکار بن چونکە دەستی کار لە ئەمریکا زۆر گران بوو و ئەو ویلایەتانە بە ویلایەتی پشتێنەی ژەنگاوی ناسران ئەوە بوو کە بینیمان لە ساڵی لە کاتی هەڵبژاردنەکاندا ترامپ وعدی بە خەڵکی وڵایەتانەیە کە دووبارە پیشسازیەکانیان بۆ بگەڕێنێتەوە و زۆربەی بیسی پشتگیری ترامپ لە ویلایەتانەوەی ئەمە یەک لەلایەنی دووەمە ئەوەیە بەهێزی دۆلار کە بە بۆنەی بەرزبوونەوەی سعریفاییدەوە دەبێت هۆی ئەوەی کە ئەمریکا و قەرزانی کە لەسەرەتی بە زیادەوە بیداتەوە بە وڵاتانە حالیەن ئەمریکا 770 میلیارد دۆلاری
چین قەرزارە ئەمە 170 میلیارد دلارە هەمووی بە دۆلارە بەهێزی دۆلار واتە بەرزی سعری فایدە لەسەر دۆلار و دەبێت ئەمریکا بە زیادەوە ئەم پارە بداتەوە بە چین لە هەمان کاتا چین لە بەرامبەرە ئەگەر دۆلار لاواز بێواتە و بەرهێنانی کە لە قەرزا کردوێتی لە دایەتی بە ئەمریکا بە زیان بۆ یشکێتەوە. باشە ما بەحسا ئیران مەبەحسی سعودیا و چینەی کرد قەبارەی بازرگانیت نەبەرە چین و سعودیە 2021دا زیاتری 87 ملیار دلاران بووە بەشی هەر زۆری ژێوێژی پەترۆل بووە ئەف وڵاتێن و چین معاملە دگەلکەتن رووسیا ئیران و سعودیا کۆت ڤەندمایکەدا لێ نزیک بووە بابەتێوە زیاتر کڕینە پەترۆلەیە بابەتێک ئارادا کو نزیکی 4-5 ساڵە بەحث لێ تێتەکردن لێ ڤان چەند ساڵن داوایدا پتر بووە ئەو ژی یوان جێگیرەوەی دولاری وەکو پترۆ یوان تو وهات بینی کو ئەف وڵاتێن هەت جورعەتێ بکەن ئەف جورعەتە هەبیتن مامەڵەیە خۆ کڕین و فرۆشتنا یا پەترۆلێ تەنانەت ئەگەر گەلچینێژی بیتن ئەلشونا دولاری دراوەکێ دی بکار بینن ئەفجا چی یوان بیتیان هەر دراوەکێ دی خۆی هۆکارەکەی ئەوەیە کە زۆربەی ئابلوقابووریەکان کە ئێستا لە جیهاندا هەیە ئابلوقەکە لەسەر سێکتەری وزەیە واتە سێکتەری نەوت و غازە بە دەرچوون لە ژێر هەژمونی ئەو ئابلوقە ئابووریانەدا و دەوڵەتانەی کەەوە بەرهێنەری وزان بە تایبەتی سعودیە و ئێران و عێراق و زۆربەی دەوڵەتانی شەرقی وسەد و رووسیاش کە یەکێکە لەوە بەرهێنەرە گەورەکانی وزە لە جیهاندا دەیانەوێت لەو قەیدە دەرچن دەیانەوێت لەو بربەستە دەرچن کە بەبوونی دۆلارەوە بۆیان دروست بۆ ئەویش بە پەنابردنە بەر دراوێکی کەی جیهانی کە یەنە واتە بەبوونی ئەوەی کە چین یەکێکە لە وڵاتانی زۆرترین وزەی هاوردە دەکات هەم لە رووسیا هەم لە شەرقی ئەوسەد و بە تایبەتی سعودیە و ئێرانیش لەبەرەوە دەیانەوێت پشت بە دراوی چین ببەستن لێرە هۆکاری کێش هەیە ئەوەیە کە سعودیە ناوێت بازاری چین بازاری وزەی چین لە دەست بدات بە بۆنەی ئەوەی کە رووسیا و چین عقدێک گرێبەستێک لە بنێوانیاندا بێت و بەتەواوەتی بازاری چین تەسلیمی رووسیا بکات لەبەرەوە ناچارە ڕێگەی کە بدۆزێتەوە ئەویش ئەوەیە کە پابند بێ بە و مەرجانی کە چین بەسەریدا دەچەسپێنێ ئەویش بە دانی قازانجی واتە پارەی ئەو وزەیە بە شێواز بە پارەی چینی و بەیەنی چینی لە جاتی دۆلار ئەم جۆرە تەسلیم بوونە تەنها لە پێناوی پاراستنی بازاری وزەیەتی کە لە چینداەتی چین دەتوانێت مەرجەکانی خۆی ئێستا بەو پێی کە بەڵێ یۆنی چینی بەو پێی کە چین گەورەترین مەسرفکەری وزەیە لە جیهاندا دەتوانێت مەرجەکانی خۆی هەم بەسەر سعودیە هەم بەسەر ئێران هەم بەسەر رووسیادا بچەسپێنێ لەبەر هێندەشە کە گۆڕانکاری لەو جۆرە مامەڵەیە کراوە لە دۆلارەوە بۆ یوانی چینی ڕێسەرام بسپۆرێ ئابووریە ژ سلێمانی سوپاس کوتل گەلمە بووی